سڵاوی خۆی گەورەتان لەبێت چۆن خوێندکاران هیوادارم زۆر باش بن. بڵم هاوڕێنیا بڵم خوێندکاران لەبەرەوەی ڤیدیۆی ئەم جارەمان بۆ ئەو کەسانێک کە تەخەڕوجیان کردووە. ئیتر ساڵێکی تر تەخەڕوجەکەی ئەم ساڵ تەخەڕوجێ کردووە، 10 ساڵە تەخەڕوجێ کردووە، 50 ساڵە تەخەڕوجێ کردووە لە ماڵە دانیشتوی. بۆچی؟ لەبەر ئەوەی کە نامێکی زۆرم بۆ هاتووە، بەتایبەتی لە پار و پێراریش بۆم هاتووە، بەتایبەتی ئەم ساڵ مامۆستا ئەم ساڵ وا خوێندن تەواوە کەم تخواچی بکەم، زۆر بەتاقەتم لە ماڵەوە، نازانم خۆم بەچێوە سەرقاڵ بکەم، جاران سعیکردنەکە هەبوو، ئێستا ئەوەشم نەماوە. یعنی من بیرەکەمەوە بەجددی بەتاقەتە بم. بۆچی؟ چونکە زۆر شت هەیە کە خوێندکار ئەبێت لە خوای بووە خوێندن تەواو کات و کاتێکی ئەو کاتێککە بۆ سعیکردن تەرخانی ئەکا لە پاش خوێندنەکەی تەرخانێکە بۆ کارە تایبەتیەکانی خۆی داینە بۆ خولاو ئاواتەکانی خۆی، خولاو ئامانجەکانی خۆی. لەبەر با پێشێکیەکەمان تۆزێک کورت بێ ئەڵێم ئەگەر بێت یەکێک لە خوێندکارانی کە لە ماڵەوە ئێستا دانیشتن و نازانن خەریکی چ شتێک و تەخەڕوجتان کردووە و لە هیچ شوێنێک کار ناکەن، بێتانەڵم تا کۆتایی ڤیدیۆکە بینێر بن. هاوڕێن بەشم شتێک کاتێک کە تۆ تەخەڕوجێ کردووە وەکوتم ئەبێت تۆ سپاسی خواکەی لەبەر ئەوەی کە ئەو مەرحەلە حەزاک ناویشی برێم ناخۆش، بەڵام مەرحەلەیەکی تا ڕادێک ئیزعاجە باشە لەبەروی هەر خوێندن و سعیکردن و کۆمەڵە بابەتی تر هەرچەنە تۆ بچێژیشی لێ ببینی، بەڵام وەکوتم خاڵێکم ئەبێت تۆ چێژی لێ ببینی لەوەی کە چی لەوەی کە خوێندنە تەواو کردووە. کاتە لە زۆرێک لە خەڵکی جیاوازتری هەنێکیان هەیە ئەخوێنن، هەنێکیان هەیە تاقەتیان نەبووە بەردەوام بن وەزیان هێناوە، بەڵام کە تۆ تەواو کردووە پێشم شتێ بدەستخۆشی لە خۆت بکەیت و سوپاسی خۆی گەورە بکەیت. باشە لە چێو دەست پێ بکەم؟ خاڵێکم نووسیمە پیج یانی یوتیوب. خاڵەکان زۆرشتم نووسیوە لێرەیە، زۆر شتی تریش هەبوو کەوتم ئەینووسم بەس ئێتە جێگەی نەبووانە ڕاستی سیریکەن، بەڵام ترەوەی کە بەلای خۆم و گرنگ بێ ئێوەشی ئەڵم هەوڵبن هەتا ئەتوانن لە ئێستایا لە چ شتێکە زۆر باشن، هەستان لە چ شتێکە مەزنیە زۆر پرۆ بنها وەکەڵێ هیچ شتێک نەبێت لە بوارە نەزانن، بەڵام نا لانیکەم شتێکی لێ بزانیت و زۆر حەزێ لێ بێت و هەموو ڕۆژی هەڵی بەرەو پێشچوونی بێ. حەزە لە چ شتێکە من لە ئێستا پێچاڵم تکایە پێجێدا بنێ، یا لە ئینستاگرام بێ، یا لە تیکتۆک بێ، یا لە سناب بێ، بەس شتێکی باش و معقول. باشە هەڵبەتەمە هەمیشە پشگیریشتی باش و معقولەکەین کە خزمەت بە خۆت و بە کۆمەڵگەکەشێ بگەێنێ لە هەمان کاتە. ئیتر یوتیوبدا ئەنی وەکوتم پیجی ئینستاگرامە تیکتۆکە گرنگ ئەوەی کە تۆ زانیاری شتێکە پێ بە لە بوارێکی دیاریکراو بە خەڵکی بڵیت. طبعا ئێمە تازە پیجێکماندانەوە بۆ کچەکان هیوادارم فۆڵۆی کن ئەوانەتان کە کچن بە ناوی کاندڵ کچانە، هەرچەنە بابەتی هەم فرۆشتنی تیا ئەبێ هەم بابەتی چی تیا ئەبێ خزمەتکردنی تیا ئەبێ. من بۆچی ئەو پیجەمدانە ئەتوان بڵم لە 85 بۆ 90 بۆ خزمەتکردنی کچەکانە. بۆچی؟ هەر شت هەبوو نەمەتوانی لە کۆمەڵی شوێن تر باسی بکەم تابێت بە بابەتی کچانە، بەڵام ئەو پیجەم بە هەلزانی وتم بۆچی پیجێکی تردانێنێم بۆ ئەو شتانی کە من ئەیزانم و بە کچەکانی تر بڵێم و ئاونیش لە هەمان کاتا کارەکان و خاڵەکان جێبەجێ بکەن. بۆچی؟ چونکە ئەمە واکە خودی خۆشم باشتر بم. ئێستا ڕەنگە من باز لە بابڵین بابەتی گرنگیدان کەم بە پێست. ئەگەر باسی ئەو بابەتم کرد نابێ من باس لە شتێکم و ئەو شتم تیانە بێت کە باسی شتێکم کرد ئەبێ هەوڵبم لەوە شاخۆم زیاتر بەرەو پێش بەرم، نەڵم ئۆکی تا ئێرە بەسا تێگەن بۆی دانانی پیج بەڕای من بۆ هەموو کەسێ زۆر گرنگە، خاصەتەن تۆ تۆزێ زانیاری شتێکە پێ بێ هە لە خەڵکی ئاسیایی تۆزە جیاوازتر بی. باشە ناڵم زۆر جیاواز بی، بەڵام لانیکەم تۆزە جیاوازتر بیت. ئیتر ئەتوانن هاوڕێیان خۆتان بۆ سەرقاڵکەن، چکە بەڕاستی دانانی پیجیش هەم چێژی هەیە هیچ ماندووبوونیشی هەیە، بەڵام لە ڕاستیە ئەتوانم بڵێم یەکێکە لەو ڕێگانی کەەوە ئەکات تا کۆتایی گەشتەکە و چێژی لێ ببینی هەموو ڕۆژێک هەتا گەشتەکە و تەواوی ژنابێ نازانمەکە تاڵبیانە، بەڵام تر هەموو ڕۆژە چێژی لێ بینی. بەڕاستی لە گەشتکردنی پیجەکەت بەرداوام ئەبی بۆ نمونێتر بزنسەدا ئەنی سەرەتا هەوڵ ئەی بۆ نمونە کۆمەڵێک کەسی باش لە بوارێکی خۆتا کۆکەی تاوانێ بە زانیاری بڵاوکردنەوە بە لەسەر بوارێکی دیاری کراو. لەبەرەوە ئەمە پێشنیاری یەکەمی منە، هیوادارم لەسەر پاچەکە خەزێک بینووسنەوانە. خاڵەکانی تر کە تقریبا ئەتوانم بڵێم پەیوەندیان بە خەڵ یەکەمەوە هەیە، ئەتوانم بڵێم پەیوەندیان پێوە هەیە و بەدڵی خۆت ئەتوانی بە شێوازێک لیان تێبگەی کە پەیوەندیان پێوە نەبێت. واتاتوان نووسیمە خواردن و شیرینی و شەربەت و ئەم بابەتانە. واتە ئەگەر ئێستا تەخەڕوجێ کردووە و هیچ کام لە خواردن و لە کۆمەڵە بابەتی تر نازانی، تر خواردنی بیانیە خواردنی کوردی هەرچێک بێت لەوەی کە خۆت پێی مرتاح بینێک بڵم شتەکە بە زۆر بێت، هەوڵ بە خۆت فێری ئەو خواردنانە بکە، تر بۆ خودی خۆت بێ بۆ ماڵەوە بێ دروستیکەی بۆ کەسە نزیکەکانە بێ هاوڕەکانە داوەتکەی ها خۆش شتێکی تازە بزانی. ئیتر وەکوتم هەر جۆرە خواردنێک بێ، یان هەر جۆرە شیرینێکی تەندروست بێ، یانی شەربەتی فرێش بێ، یان دروستکردنی زەڵات و کۆمەڵە بابەتی تر هەیە. ئەمە هەم خۆت چێژی لێ ئەبینی کە لە ماڵەوە فێریان بی هەر ڕۆژ و شتێکی تازە بابەتێکی تازە، هەم ئەتوانی ئەگەر بێت و پیجێکە دانا تایبەت بوو بەم بوارە هەموو ڕۆژی هەم خۆت فێربی هەم خەڵکیش فێرەکەی هەم پیجەکەشێ گەشاکات لە هەمان کاتاگەر بێت و بە بەردامی ڤیدیۆی تازە دابنیت و نوێگەری بکەیتە لەو پیجێک کە دایئەنێ. خاڵی سێم نووسیمە کتێب و هاندان و هاندان بچی نووسیمە هاندان دوێنێ نووسیمە دیار برێتەوە کتێب و هاندان و خوێندنەوە و کتێب دەمگێ و ئۆکێ سەبا پێتان بڵێم ئەتوانین لە ئێستا یەک دنیا کتێبی باشەیە هاوڕێن، یەک دنیانی جاران خۆخۆمان بوو کە کتێبێکمان دەست بکەوێ، هەرچەنە کاڵم جاران تۆزی پێش خۆمیش ینی نەک تەمەنی پێش خۆمیش
حەزیان کردو کە کتێبێکیان بە ئاسانی دەستکەوێ لە تەمەنی حتا خۆشماتە ڕادەیەک وەکو ئێستانە بوو کە زۆر کتێبەکان بڵاوبێ بەڵام سپاس بۆخوا هەر کتێبی زۆر باشە بوو کاتەش بە PDF باسی 6 ساڵ پێش ئێستاتان بۆ کەم کە زۆر حەزێک کتێب خوێندنەوە ئەو کاتە بریا زووتر دەستم پێ کردا یعنی هەر لە تەمەنی مناڵی و بەتەواوەتی خۆم بە کتێب خوێندنەوە گرتا جالبەرە وەڵام گوناحە کەسێک یعنی کاتی هەبێ و خەریکی کتێب خوێندنەوە نەبێت کتێب خوێندنەوە یەک دنیا بوارمان هەیە تکایان مەڵن بە زەحمەت چ کتێبێ بخوێنمەوە ئەو بواری کە خۆت حەزی لێ ئەو بواری کە ئەزانی پێویستە لەوانەیە من شتێکم بەلاو پێویست بێت تۆ شتێکی ترە بەلاو پێویست بێ هەمیشە توماخۆی گەورە مرۆڤەکانی بەجیاوازی دروست کردووە ئەگەر بێت و هەمومان یەک جۆر بێکنەوەمان هەبێ یەک شت بەگرنگ بزانین لەو کاتەیە هیچ داهێنانێک ناکەین لە جیهانە تەنها ئەو بوارە بوونی ئەبێت بەڵام ئەگەر بێت و هەرێکەمان بە بیرکردنەوەی جیاوازی خۆمان شتێکمان بەگرنگ زانی خزمەتمان کرد لە بوارەیە سێرێکی هەرێکەمان بۆ شایەک پڕاکەنەوە لە کۆمەڵگەکەمانە بۆ یەکوتن گرنگە خودی خۆت ئەو پرسیارە لە خۆت بکەیت و وەڵامی پرسیارەکە بیتوانێ یەکەم جا بزانە حەزەکانی خۆت بنووسە باشە و پێویستەکانی خۆشە بنووسە چکە تەنها حەز بەز نییە ڕەنگە باڵێ من تەنها حەزم لە بواری گەشەپێتانی مرۆیی بێت تا پەرە بەتوانەکانی خۆم بم و گەشە بە کەساتی خۆم بم بەڵام سێرێکی لە پاڵیا گرنگە زانیاریشم هەبێ باڵبین لەسەر چی لەسەر مێژوو گرنگە بۆ نمونە سێرەکەم مەڵم هیچ زانیاریەکەم نییە خودی خۆم پرسیار لە خۆمەکەم چ شتێک زۆر باشم تایە ئەینووسم چ شتێک خراپم تیا ئەبێ باشی بکەم دووبارە ئەینووسم کتێب لە بوارە ئەخوێنمەوە جا هەم کتێبی PDF ئەیە ئەگەر تواناتانە بیکڕن هەم چ شتێکی تریش هەیە هەم کتێبی دەنگیمان هەیە لە یوتیوبە هەر بنووسی کتێبی دەنگی یەک دنیا کتێبە بۆ ئەهێنێت یعنی بێشمار چ بە زمانی ئینگلیزی بێ عەرەبی بێ کوردی بێ فارسی بێ هەر زمانێک بێکاتەوە دووبارە نووسیمە هاندان مەبەستم پیجەکە بوو ئەگەر پیجێکدا ئەنن بۆ موتیڤیشن واتە بۆ هاندان ئەو کاتە هەم خودی خۆتان ئیسفادەی لەکەن باشە زانیاری کۆکەنەوە لە بوارە هەم خەڵکێکیش ئیسفادەی لەکات خەڵکێکی نووسیمە شعر و هەنراوە یەکێکی لەو شتانی کە زۆر خۆشە مرۆڤ خەریکی بێ بریتە لە لەبەرکردنی شاعر یانیش خوێندنەوەی شاعر ئیتر لە هەر بوارێکا بێ هەر جۆرێک بێ زۆر خۆشە کەلانی کەم ڕۆژانە هەوڵبی بەشێکی کەمیش بێ لە کاتەکانە تەرخانێکی بە خوێندنەوەی شاعر جاوە کوتم یان خوێندنەوە بە یا لەبەرکردن بێ چێشێکی تایبەتی خۆی هەیە بەڕاستی یا توان پێجێدا بنێن تایبەت بێ بەم بوارە خەڵکێکی نووسیمە ئیشی دەست و خایەتی و چنین یعنی لە ئێستایا هیچ کەسێکتان نییە ئەوانەتان کەسی ئەم ڤیدیۆکەن بڵێن وەڵام من خەتم نییە موبایلم نییە ڕەنگە خەتەکە لە هەفتەیە کالانێکم هەر ڕۆژێ هەتان بێ لەم کاتیا ئەتوان چەند ڤیدیۆیەکی داونلۆدکەن تایبەت بێ بە خەیاتی یانیش بەکاری دەستی یاخود باچنی هەرچیەک بێت کە ئەو هەستان لەبێت تەتری زمان هەیە ئیتر ئیشی زانیانەیە ئیشی چوزانم جلی کوردیە ئەتوانە سەری ئەو ڤیدیۆانە بکەن و ئیسفادەیەکی زۆر باشی لێ بکەن و خۆشتان دروستی کەنەوە و لە پاشان هەوڵبن پێجێدا بنێن تایبەت بێ بەم بوارە و شتەکانی خۆتانی لێو بفرۆشن ئەنی بۆ چینە بەڵام هەموو پێجەکاتی پێشەکەوێت کە چی بێ کە نوێگەریت یابێ کە تازەگەریت یابێ یعنی ئێمە هەمیشە ئەڵێن پێجەکەی مەکەدامانە تایبەتە بە بواری قرتاسیە باشە بەڵام سەرمانەکە لە هەموو شوێنێک ئەم شتە هەیە یعنی کەستان نییە ڕەنگە نەچوبێتن بۆ دوکانە بۆ شوێنی کە قرتاسیە بێ لە هەر گەڕێکێکا ڕەنگە دوکانێکی قرتاسی تیابێ حەزمان کە شتەکەمان جیاواز بێ باشە یعنی هەر شتێکی تەقلیدی نەبێ هەر نەڵێن ئۆکی ئێمە دوکانێکی بچووکی قرتاسیەمان هەیە هاتین چیمان هێنا هاتین وتمان با داهێنانێکی جافکەم داهێنانێکی بچووکیش بێت مێز و کورسیمان خسە ناوێت واتە مێز و کورسی خوێندن چکا لە هیچ قرتاسیەکان نەمانە بینی کە ئەم فکرە هەبێت لەبەرەوە ئێمە دامانە درێژەمان پێدا و تا سواز بۆ خۆی گەورە بەردەوام بین مەبەستم چیە مەبەستم ئەوەی کە هەمومان ئەتوانین کە بچینە هەر بوارێک داهێنانێکی تیا بکەین شتێک پێشکەشکین کە لە شوێنێکی ترا پێشکەش نەکرابێ بیرۆکیەک دابهێنین کە کەسی تر دای نەهێنابێ بۆ ئیشی خەیاتەکەش ڕەنگە خەیات زۆر بێ کە ڕەنگە سی ئینستاگرام کی فیسبوک یەک دنیا خەیاتێ ببێنێ بەڵام لە کۆتاییە تۆچی بۆ لای کامیان کە هەم تا ڕادەی ساڵی مناسبتر بێت باشە لە چاو ئاوانی ترا هەم شتەکەش زۆر بە جوانتر بۆ بدورێت لە چاو پێجەکانی ترا هەم کۆمەڵی شتی تر بدورێت کە پێجەکانی تر نەی دوورن هەم زووتر ڕەنگە تەواو بێ یعنی کۆمەڵێک خەڵ بە تایبەتمەندی کەرە ئیشەکەتەوە کە خەڵکی تر بێ بۆ لای تۆ نەکچە بۆ لای ئاوانی تر خەڵێکی تر نووسیمە کورسی ئۆنلاین وەربگرە یاخود ڤیدیۆی فێرکاری یوتیوب سێرکە یەک دینا کورسی ئۆنلاین هەیە باشە ئەگەر بێت و پارەتان هەبێت پێشنیاری کورسەکانی ئەگەر بە زمانی کوردی سەیرەکەن مامۆستا ئاواتان بۆ کەم جاتر لە هەر بوارێکە بێت بەڕاستی ڤیدیۆ کورسەکانی زۆر باش و بەسوودا ئەتوانم کورسی تری عەربی و ئینگلیزی و ئانەتان پێ بڵام بەڵام بە شێوەیەکی گشتیش کە هەمومان کوردین بۆیە پێشنیاری کورسەکانی مامۆستا ئاواتان بۆکەم ئیتر لە بواری هیپنۆتیزما بێ لە بواری زیادبوونی تەرکیزا بێ لە بواری زمانی جەستا بێ فێربوونی زمان بێ هەر شتێک بێت گرنگە کە تۆ هەمیشە هەموو ڕۆژێک شتی خەبەرە بکاتەوە وەکووا بێکە ئۆکی تۆ حەزە لە خوێندن نییە ئەڵێ من جاران سعی مەکرێ سعی ناکەم دەبڕۆ کورسێکی باڵین کوردی وەربگرە کورسێکی چوزان عەربی وەربگرە بە زمانێکی تر بێت لەو بوارێکە خۆ حەزە لێیە ڕۆژانە خەریکی بوو سعیتیا بکە یاخود ئەو ڤیدیۆانی کە لە یوتیوب هەیە بێ بەرامبەرن یعنی ئەگەر تۆ ئەڵێ وەڵام هیچ پارێکم پێ نییە بێ بە کورسی ئۆنلاین یان کورسی ڕوبەڕوو ئۆکی ڤیدیۆکانی یوتیوب هەیە يعني حتى لا يوتيوب شافيري ملكردن أبي تنها أويكا دواتر عملكي أمانة حتى لا يوتيوب فيري سياقي أبي كدواتر شي أمانة عملكي أمانة باشا يعني لا يوتيوب الدنيا فيديو فيكاريتيا بهر زمانك كتبت براستي
يعني نازانم بۆچی سوود لە یوتیوب وەرنەگرین لە کاتێکە یەک دینا بابەتی باشە بە سوودی تیا و خۆڕاییە. خاڵێکی تر نووسیمە فێربوونی زمان، ئەو شتێک کە یعنی زۆر باسم کردووە و حەزاکەم زۆر درێژەی پێ بم، بەڵام بەڕاستی قسێکی جوان هەیە ئەڵێ چەند زمان بزانی ئەو نەمرۆڤی مەڵی هیچ شوێنی وەرم ناگرێت لە کاتێکات و هیچ کام لا زمانەکانی تر نازانی ئیتر ئینگلیزی بێ عەربی بێ هەر زمانێکی تر بێت کە بەنسبەت خودی خۆتەوە گرنگ بێ بۆیە تکایە لەمڕۆوە دەستکە بە فێربوونی زمانێکی نوێ لە ڤیدیۆکانی پێشووترا باسم کردووە چۆن ئەتوان خۆتان ڤیدیۆ زمانێکی تازە بکەن. خاڵێکی تر نووسیمە وەرزشکردن جیم کێش ئەمەیان دواری دڵخوازی خۆمە لە ماڵی شۆ بێ حتا ئەگەر ناتوان بچم ئەگەر چوم بۆ جیم ئەو خێ ئالاخیر و زۆر باشتر ئەگەر ناتوان ئەتوان خۆتانە ماڵەوە کۆمەڵی پێویستی تر هەیە جێگرەوەی جیمە پێویستەکانی جیمە هەرچەنە 100% جێگرەوەی نییە بەڵام باڵین ینی خۆمان هەڵە خەڵەتێنین یا هەر باشتر وایە کە بیانوی نەگرین دەوێتە بڵین وەڵام مادەم من ناچم بۆ جیم هەر وەرزشیش ناکەم پێویستەکە هەموو مرۆڤێ ڕۆژانە لانەکەم ساعتێ بۆ 2 ساعت جەستی بژۆڵێنێ بە بەردەوامی تەلە خەمۆکی و تەممەڵی و تەوازێلی ئەو شتانە بەدوور بیت باشە لە نەخۆشی بەدوور بی بۆیە تکایە خۆتان هەم وەرزش بکەن هەم کۆمەڵێک بابەتی تر هەیە سترێچینە شتی تایبەت بە وەرزش بۆ نمونە هەراسەدانی قوڵە هەموو ئەوانە ڕۆژانە ئەنجامی بن باشە و زائیدەن لە ئێستا کێشتان چەندێکە ئایا تۆ ئەتەوێت کێشی سەرخەی یا کێشەی داڵبەزێنی دووبارە هەموو ئەوانی کە پێتان ئەڵێم لەسەر پاچە کاغەزێ بنووسن و ڕۆژانە بڵین باژوورەکەتانە هەڵی بواسن هەموو ڕۆژەسی ئامانجەکانتان کەن بزانت ئایا چەنێ من ئەمڕۆ لە ئامانجەکەم نزیک بوومەتەوانە ڕۆژێ پشتگوێم خست بەیانی قەرەبووی ئەەکەمەوە وادی ئەم بخۆم. خاڵێکی تر ئەوەیە کە مەڵێن وەڵامی هیچ لە ڕۆژەکەمە ئەنجامی بم ئەتوان چی بکەن ئەتوانن خەریکی گۆڕینی دیزاینی ژوورەکەتان بن ئیتر بۆ نمونە پەردەکەی ئەشۆن پەردەکەی ئەگۆڕێن شوێنەکانی کاڵەکانتان ئاڵگۆڕەکەن ئاوێنەکە لەم سەر ئەیبیتە ئەو سەر باشە ئاوێنەکەتان ئەسڵن ژوورەکەتان پاکەن و بۆ یاخی ئەکەن کۆمەڵ شتی تر هەیە هات تایبەتە بە گۆڕانکاری ژوور ئەتوان خۆتان لە یوتیوب باسێریکەن باشە یەک دنیا ڤیدیۆی فێرکاریتان بۆ ئەهێنێ لەوەی کە بۆ نمونە چۆن شتێکی کۆنێ هەیە تازەیەکی جوانە ئیتر خۆتان بیرکەنەوە لە ژوورەکەتانە چ شتێک حەزێکی چ شتێک لە ماڵەکەتانە بگۆڕی باشە کۆن و بەکاری ناهێنن ئەتەوێت دووبارە خۆ دروستیکەیت و شتێکی تازەتری لێ دروستکەی هەموو ئەوانە ئەتوان سوود لە ڤیدیۆکانی یوتیوب و پینترێست وەربگرن باشە ئیتر ئەتوان خەریکی بۆ نمونە ڕۆتینی دەموچاوتان بن پێستان بن قشتان بن مەساجکە بۆ دەموچاوتان لە هەموو شتێک گرنگترە لە ڤیدیۆکانی پێشووترە بازم کردووە چکە مرۆڤ گرنگە لە ئیتر کە بووە 20 ساڵ باشە هەنێکە سێ درەنگ ینی پێزانی ئۆکێ لە هەر تامێنێکە بێگرنگ نییە بەڵام باشتر وایێتر لەسەر 20 ساڵەوە بریامی زووتر ئەنجام باە مەساجکە بۆ دەموچاو بۆچی بۆ ئەوی کە دەموچاوتن و تۆڵتر بێ ئیتر کە گەشتی دەستیەکان و 40 و 50کان زۆر دەموچاو دانەت پڵن داتەپان یا داکشان وڵا نازانم ئالەکولین بۆی دەموچاو زۆرە هەم دانەتەپێ بە کورتەکەی بە کوردیەکەی بە کورتیەکەی لەبەرەوە گرنگە هەمومان ڕۆژانە 10 دقەش بێ چارێکێکیش بێ زەیتی باش کە دەموچاو مازیبکەی پێنەکات و حساسیتمان پێ نەبێ و خاص بۆ دەموچاو بێ وریا بنێکە موزیتێک بیا لە دەموچاوتان و ڕۆژانە مەساجی پێ بکەن ئیتر وەکوتمان تەقشیر هەیە ئیتر بۆ جیسمە بۆ لێوە باشا ماسک هەیە بۆ درێژبوونی قژە بۆ مخۆرکەیە بۆ کۆمەڵشتی ترا ئیتر هەر کێشەیەکە هەبوو لەسەر پاچە کاغەزی بینووسە تایبەت بەجەستە و خوا نەخواسە نەخۆشی شتێکە هەیە ئەتەوێت بچی بۆ لای دکتۆر دانە هەڵکێشی لێزەری دانکی بۆی سپیتر بێتوانێ هەر چێکە یەک دنیا دڵیان یعنی یەک دنیا شتان هەیە ئێوەش ترکچین یەک دنیا کێشەمان هەیە باشە حتا جارێوە کێشەشمان نییە بەس هاتر خۆمان حەزەکەی شتەکەمان جوانتر و باشتر بێ ئەتوان لەسەر پاچە کاغەزێ بینووسن و هەر مانگۆ بڕیار بن شتێکی دیاریکراو جێبەجێ بکەن ئیتر ئەتوان جلەکەتان ڕێخەن چ شتێک ناکەنە بەردان چ شتێک پێویستەکە بیکڕن چ شتێک لە تاکەکەتانە زیایە چۆن جلەکانی ڕێخەی بۆ نمونە ڕەنگە جلێ زۆر بێ تاکەکەشی بچووک بێ سی یوتیوبەکی چۆن کۆمەڵی ڤیدیۆ فێرکاری هەیە لەسەر ئەوەی کە ئەگەر بێت جلەکانە زۆر بێت چۆن جێگانکەتانە لە تاکەکەتان زۆر شتی تری چێژ بەخشتر هەیە یعنی ئێستا تەلەبانی کە ئەخوێنن حەزانەکە لەسەر تەخەڕوجیان کردایە وەکو ئێوە سی ئەم ڤیدیۆیان کردایە لەبەرەوە قەدری بەجددی کاتەکانتان بزانن ئێترمە خاڵی نۆدەشمان باس کرد کە باسی بابەتی ژوور و قژ و ئەم بابەتانەمانە کرد پێست و خاڵێکی تر بریتێلەوەی کە خۆتان فێری تەجوید کەن لە ماڵەوە یعنی یەک دنیا ڤیدیۆی فێرکاری هەیە لە یوتیوبە بۆ فێربوونی تەجوید بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز یەک دنیا ئەپلیکیشنی تر هەیە بۆی کە یەک دنیا فەرمودێتیایە ئەتوانن فەرمودەکان یان بە تێگەیشتنەوە بیخوێنەوە و لە ژیانی خۆتان ئاساس بیخیکەن یا ئەوەی کە لەبەری بکەن ژیاننامەی پێغەمبەرانە ئیسلامی خوان لەسەر بە زۆر خۆشە و بابەتانە یان کۆمەڵە بابەتی تر هەیە بەڕاستی ڤیدیۆکانی مامۆستا هەوڕێتان بۆ پێشنیارەکەم کە خۆم بە مناڵی سەرمە کردو بە ئێستاشەوە لەسەر بابەتەکانی باڵێن نزیکبوونەوە لە قیامەت و کۆمەڵەشتی تر ئیتر ڤیدیۆکانی مامۆستا هاوڕێ مامۆستا عەبدولواحیدە بەڕاستی و دوانێتان زۆر بۆ پێشنیارەکەم ئەتوان سێریکەن و ڤیدیۆکی مامۆستای تریشەیەهی باش کە ئەتوان خۆتان بێدۆزنەوە سێری وانەکانی کەن هەوڵبەن ڕوتینێکی دروستی ڕۆژەکەتان دابێن ئۆکەی ینی هەوڵمن ئەمڕۆتان ڕۆژێ بێبانی ڕۆژێکی تر ئەمڕۆ ساعت 12 سن لە خۆبیانی ساعت 7 نە هەوڵبەن لانیکەم ڕوتینێکی دروستان هەبێ نەڵم 100% ئەتوانن وەکو ڕۆبۆتێ بن نە بەس لانیکەم هەوڵبن ئەگەر ئەم شەو بابنێ ساعت 12 ئەخەون باشە ئەم شەو 12 نەخەون بەیانی 6 ئێوارە خەون دوو بەیانی ساعت 9 بخەون نا لانیکەم هەوڵ بە هاتی لە بینی دە بۆ 12 یابێت
باشە ئیتر هەڵبن کەمتریش لە 12 بخەون تکایە چکە بەڕاستی زۆر خراپە بۆ جەستەتان هەڵبن ڕوتینێکی باش بۆ خۆتان دابنێن شەوانە کاتژمێردای بۆ 11 زۆر بڕوە 11 بۆ 12 دەگەنا لە غێری ئەوە تکایە هەڵبن زۆر بمێنەوانی شەوان بەیانەکەشی بۆ نوێژ هەستن لەخەو ئەتوانن لە دوای ئەوە قەیلول لەخەوێ بکەن یا لە نێوەڕۆکە ئەیکەن 10 ساعت 2 ساعت بێ ناتو ساعت زۆرە ساعتێ یان باڵی پێش نیوەڕۆکی ئەتوانن ساعتێ بخەونەوانێ یا ساعت 9 بێ مەسەلە تا دە بخەونەوە ئیتر بە جۆرێک کە خۆتان زانیتان زۆر خەوتانە ئەو کاتە بخەونەوە وەڵامی تێ گرنگە شەوکی زۆر بخەونەوە بەیانێکی زۆر هەستن لەخەو ینی جێوێکی زۆر تایبەتی هەیە بەڕاستی بریا هەمومانها هەستمان بۆ جۆ خۆشە کردایە کە بەیانێکی هەڵەسی لەخەو هێشتا بەتەواتی ینی دنیا ڕووناک نەبووتاوانێ زۆر سێرێکی کەشێکی ئارام بێدەنگ بۆیت کە شانە پێشەوەشی کە بخەون 5 دقە دابنیشن پلانی ڕۆژی بانیتان بنووسن بۆی ناڵی چی بکەین و بێتاقەتینەوەها پڕیکە لەشتی زۆر باش ینی هەر شت هەیە ئانوم کە باس کردو ئەمە مشتێکە لە خرمانێک یەک دنیا شتی تر ماوکە من باسی کەم خۆتان بە دوای بگەڕن زیاتر ئیتر ینی سێرێکی ئەگەر تۆ ڕۆژانە خەریکی ئەم شتانە بیت یعنی لە ئەخیرا حەزێکی بە دوای کاتا بگەڕی ئەڵی باشە کاتی ترم لەکوێ بۆ فڵانشت ئەنجامە مێک بڵێ وەڵام من 24 ساعتم هەیە چۆن لێم بڕوە بەخوا ئەمانە جێبەجێکرد قەدواناڵن خەڵی ئەخیرام هاوڕیان ئەزان باسی چیەکەم باسی ژانی هاوسەرگیری ئەەکەم ئەمان بخستە ئەخیرم تکایە با هەر کچێکە هاوسەرگیری کرد با هەر کچێکە تەخەڕۆجی کرد ڕاستەوخۆ یەکەم شت بی لە زەواج نکاتەوە ئەو زۆر خراپە یعنی زۆر خراپە کە کچێک ئیتر ئەبێتە 21 ساڵ 22 ساڵ تەخەڕۆجەکە یەکەم شت کە بیری لەکاتەوە سە لە گروپی کچەکانە ئەیبینی زۆر بەمان یان باڵێن ڕەنگە بیبیستینەوە خەفەت لەوە خوا وڵام من کەس نەهە بۆ داوام یان هاوسەرگیری نەکردووە کۆمەڵشتی تر ئاسە ناڵم پرۆسەکە گرنگ نییە زۆریش گرنگە بەڵام هاوڕیان تکایە با هەموو شتێکی ژیانمان لە یەک بابەتا کورد نەکەینەوانێ یعنی کێناڵی خۆی گەورە قەڵەمی لەو لیاوە لەوەی کە باڵین تۆ کەسێکی تر بە هیچ شێوە زەواج نکات یعنی معقولە تۆ 24 ساعت بی لە شتێکی تۆ خەفەتی بۆ بخۆیت و بڵێ بۆچی کەس نایە بۆ داوام و بۆچی من هاو یعنی شتانە لەگەڵ ڕێزمان بەڵام کەسێکی ئێڵێ کە کەسێکی چۆن بڵام کاتی بەتاڵی زۆر هەبێ حەز ناکەم شوی در بەکاربێنم بەڵام ئەڵەن کاتی بەتاڵی زۆر هەبێ بەڵام لەوەی کە تۆ کاتەکان هەر هەموو بەشتی باش پڕ کردوانێ قەت ئەوە ئەخیرشتە بێکە بی لەکەیتەوە ناڵم گرنگ نییە دووبارێکەمە گرنگە بەڵام لانیکەم نابێتە میخەری ژیانی ئەو شتە ئەگەر بوو ئۆکەی نەژبوو زۆر بەلاتەوە ئاساییە و ژیانی خۆت ینی زۆر خۆشەوێت و هیچ جانی خۆشی خۆ تێک نای بۆ بێکنەوە لە بابەتێکی وا لەوەی کە بۆچی بۆ منە کەس نایە بۆ داویە بۆچی هاوسەرگیری نەکردووە بۆچی هاوڕەکان ڕۆشتون مەجنی ئەو شتی کە خەڵک لە تەمەێکی کەمە ئەنجامی ئەیات ئیتر هاوسەرگیری بە دەستکەوتنی ئیشێ بە هەر شتێک بێ خێریتیابێ وریابن ئەگەر کەسێکی باش هاتە پێشەوە ئۆکێ گومانیتانیا ئەو کەسە بوو ڕێی خودی خۆت ئەتەیە نەک هیچ پێوەیەکە نەبێت و یاڵا خواوەکیلی بڵێ بە هاوسەرگیری کەم چکە گەر وابێ ئەنیوە ئاسانە بێت ئەو شتە بەڵام لەوەی کە کەسێکی باشی وەکو خودی خۆت تۆ چەندێ کاری لەسەر خۆ کردووە ئەو ئەوەکاری لەسەر خۆی کردبێ لەم کاتەیە زۆر متاحبی بۆ هاوسەرگیریە ئیتر ساڵێک دوای تەخەڕوجەکەەوە بێ 10 ساڵ دوای تەخەڕوجەکەەوە بێ کێشەنیە چونکە تۆ لە گەشەکردن بەرداوامەبی هۆڵێ ببی تا دایکێکی باش لە ئێستەوە چەندین کتێب لەسەر بواری هاوسەرگیری بخوێنەوە ئەگەر حتا هاوسەرگیریشتان نەکرد بێ چکە ئەو شتە ئەو ژیانە پەمەیە نییە کە من بیری لەکەینەوە ناڵم ژیانێکی ناخۆش ئەوریا من بەڵام هەموو شتێک بەرپرسیارەتی خۆی هەموو شتێکی لاکی خۆی هەیە هەموو شتێک خۆشی و ناخۆشی خۆی هەیە بەرەوگە بێت و کچێ باڵێ مە دوای کوڕێکی زۆر باش و دیندار وایە بگەڕێ پێویستەکە خۆشی لە هەمان کاتە بۆ شێوازە بێت وانە و ئەوش پێویستی بە کاتەخانکردن هەیە کچێکە لە وەڵام کوڕێکمە با بڵێن گرنگی با بەجەستی توزان کێشی زیایی نەبێ چ بێ بۆ جیمە هەکۆ مڵێشتی تر سێریکەم لە ماڵەوە ڕەنگە زۆر کێشی زەعیف بێ هەتاقەتی نەبێ بۆ نمونە خۆی بگەێنێتە کێشی دڵخوازی خۆی یا ڕەنگە کێشی زۆر بێ هەتاقەتی نەبێ شوێنی خۆی هەستێ خنا بێ با بڵێن ئەم کچە ئەم کەسێ بێ وایەنە هەموو شتێک لەجانەوە گوتم قوربانیدانی ئەیە بەڕاستی هیلاکبوونی ئەوێت وەکوتم هاوڕان خاڵی زۆر زیاتر هەیە ڕەنگە بیکەمە ڤیدیۆکی تر ڕەنگە نەیەکەم نازانم بەڵام تەنها پێتانەڵم لەمانەیە مەوەستن ئەمانە فکری لەوەر بگرن هەرچێک بۆ ژیانی خۆتان گونجاو بوو ئۆکەی بنووسنەوە لای خۆتان ئەگەر نا ئەتوان خەڵی تر زیاد بکەن خاڵێکی لێکم کەنەوانێ خەن هاویستم بۆتان بیخەمەوە کە بەڕاستی ئەگەر بێت و ئێمە 24 ساعتمان هەبێت و خۆمان مەشغوڵکی مەکەمەڵ شتی زۆر باشەوە لە ئەخیراڵی خوایگەن خۆزگە لە بری 24 ساعت 48 ساعتمانە بوو یارمەتی کەسی تر بن لەگەڵ ماڵەوتانە دابنیشن هەموو ڕۆژ شتێکی تازە فێر بن شتێ دوانسیان هەموو ڕۆژە بەشداری لە شتێکی تازە بکەن کورسێکی تازە بکەن شتێکی تازە فێر بن بۆ ژیانتان بۆ ئێستاتان بۆ ئایندەتان هەوڵ بن لە ماوەی ساڵێکا لانیکەم سیڤیەکەتان زۆر باشکەن ئەگەر هەر حەزکەن ئیشکەن ڕەنگە ئەو شوێنی کە بۆ یەچن پێویست بۆ بکە کە باڵێن خۆ ساری خۆتە پێ بەسەیەکی تۆ سی جاسی ساقی نیە دی ئێستا هەڵ باگەر پێویستە پێ دەری بێنە ڕەنگە پێویست بۆ بکە ماستەر و دکتۆرات هەبێ ئۆکێ توانین پلانی بۆ دابنیت و بخوێنیت ئەوانێ ڕەنگە پێویست بۆ بکە زمانی ئینگلیزی و عەرەبی و نازانم تورکی و چیچی فێربی ئۆکێ لێستا خۆت فێرکە ڕەنگە لە کەسێ وەربگرن کە ئای بزانێ یانی شارەزایەکی زۆر باشی کۆمپیوتەری هەبێ یاڵا چەند کورسە لەسەر ئای وەربگرە یاڵا شارەزایەکی باش پێ بکە لەسەر بەکارهێنانی کۆمپیوتەر و بەرنامەکانی کەسێکە باڵین کەسێکی ڕووخۆش بێ کەسێکی شیک پۆش بێ هەر شتێک بێت
هەوڵ بنها لەو بوارەیە کازان ئەو شتاتانتیانە خۆتان بەرەو پێش بەرن و خۆتان باشتر بکەن. بۆ نمونە کەسێکیانوێ کەسێکی قناعەت پێکەر بێ، یعنی قناعەت بە مشتریکا بە کەسێکی دیاری کراوکە لە کۆمپانیاکە ئیشکە لە شوێنەکە ئیشکی هەوڵ بێ لێستەوکە لەسەر ئەو شتێکە کە تیاتانە چەند کتێبێ بخەنە ڕوانێ لەسەر ئەو بوارە چۆن وا بکەم باڵین خەڵک شتێکم لێ بکڕێ، چۆن وا بکەم قناعەت بە خەڵک بکەم کە شتێکی دیاریکرا لە شتێکی دیاریکرا بە قسەم بکەن زۆر شتیتر. بەڵام تر گرنگترین شت ئەوەیە کە پێویستەکە کە تۆ کچی بە تایبەتی ڕۆژ یعنی چێژ لە دقە بە دقی ڕۆژەکەت ببینی، دقە بە دقی ڕۆژەکەت بە دیارێکی زۆر گەورە سێرکی لەلایەن خۆی گەورەوە و زۆر دڵ خۆش بێت بەڕاستی. بیر لە خەفەتەکانی ژیانە مەکەرەوە، بیر لە شتانە مەکەرەوە کە نیچە، بیر لە شتانە کەرەوە کە هەتا تەرکیز کە لەسەر شتانی کە هەتا خۆی گەورشتی زیاتر بەسەر ئاڕژێنە. هەوڵ بە ڕۆژانە باڵین چالنجێکی خۆتەکەی ئەڵی ئەمڕۆ 1000 ئەستەغفیرالله کەم 1000 سڵاواتی ئەمە سەر پێغەمبەرمان درودی خوا لەسەر بێ. باڵین ڕۆژانی دووشەمە ئەگەر توانم یا پێنجشەمە ئەگەر توانم یا لە مانگێکا ڕۆژێک بە ڕۆژ و ئەبم. یعنی بەڕاستی هەر شت زۆرە، یعنی تا بەیانی قسە بکەم ڤیدیۆکە تەواو نابێت چەند وتمە ڤیدیۆکە زۆر کورت بێ، وتمە بەلانی کەم 5 دقیقە بۆ 10 دقیقە بێ بە زیاتری پێچوو. بەڵام گرنگ نییە، گرنگەوەیە کە ئینشاڵڵا ئێوە سوتانی ڤیدیۆکە بینی بن. لە کۆتاییشا چانە ئێوە خوێندکار نین ئیتر، بەڵام کۆمەڵە بابەتێک چانەمان بۆ ئینشاءڵڵا مقدر نەبێ ئەتوان ئیسفادە لە بابەتانە بکەن. ئەگەر ویستان پیجەکەمان فۆلۆکەن ئینستاگرام بەناوی کاندڵ کاندڵ کچانە، یەک دینا پیجمان هەیە کاندڵ ستیشنەری، کاندڵ موتیڤیشن، کاندڵ گەیمین، کاندڵ کچانە. ئەتوان فۆلۆی کاندڵ کچانەکە بکەن و لێش ئینشاءڵڵا لەگەڵتانە ئاوی پشتیانمە خۆی گەورە بە بەرداوامی. یانیش ئەتوان سەردانی وێبسایتەکەمان بکەن ئەگەر ئینشاءڵڵا لەوێش بابەتی ترمان بڵاو کردوانێ. بەڵام پێش هەموو شتێک پێم بڵێن ئێوە کە سەری ئەم ڤیدیۆ ئەکەن باشە چ بەشێکتان تەواو کردووە و ئایا لە ماڵەوە خەریکی ئەنجامدانی چ کارێکن، باشە ئەگەر بێت و ئیش نەکەن لە دەرەوە. کاتێ سەر شاتی نەکۆتای ڤیدیۆکەمان هەتا ڤیدیۆ ئایندا بەخۆی گەورەتان سپارم، خۆتان لەگەڵ بێت.